هاندەرانی هەڵبژاردەی فەڕەنسا پێیان وایە تیپەکەیان دەتوانێت پاڵەوانی مۆندیال بێت. ناشیشاردنەوە تاقیکردنەوە ڕاستەقینەکە بەرامبەر ئینگڵتەرا دەست پێ دەکات. یاریەکی زۆر باشیان پێشکەش کرد یاریزانانی فەڕەنسا. ئاستێکی زۆر بەرز بە تایبەت ئیمپاپێ 2 گۆڵی تۆمار کرد. ئێستاش پێم وایە ئەوان دەتوانن مۆندیال ببەنەوە. بەڵێ هەمان شت ئێمە زۆر دڵخۆشین کە دەبینین سەرکەوتن بەدەست دەهێنین. یاری داهاتوو قورستر دەبێت چونکە ڕوبەڕووی ئینگڵتەرا دەبینەوە. کەواتە ئاستەکە بەرزتر دەبێت و ئاستی ڕاستەقینەی تیپەکە دەبینین. ئێستا یاریە ڕاستەقینەکە بەرامبەر ئینگڵتەرا دەست پێ دەکات پێم وایە. ئیمباپێ باشترینە تاکە کەسە لەنەوەی خۆی تەمەنی تەنها وەبزانم 23 پێم وایە دەتوانێت دووبارە 23 مۆندیالی زیاتر یاری بکاتەوە. پێم وایە هەموو ڕیکۆردەکانی مۆندیال دەبات. لەوانەش گۆڵکار کەوا میرۆسلاف کلۆزە خاوەنی 16 گۆڵە. شانازی فەڕەنسا ئیمباپێیە. بەڕاستی شانازی دەکەین کە یاریزانێکی وا باشمان هەیە.